بەپی کۆنووسی کۆبوونەوەکی وەزارەتی کشتتوکاڵی عێراق کە وێنەیەکی دەستکورد ساد نیوز کەوتووە شاڵاوێکی نوێی تعریبکردن لە کەرکووک بەڕێوەیە و ئەو شاڵاوەش خۆی لە گەڕانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی پارێزگاکە بۆ عەرەبە هەوردەکان دەبینێتەوە. ئەم بڕیارانە دەست بەسەر هەموو عەرزەکانی کەرکووک ئاگرێ، هەموو ئەرزی کەرکووک نەکەری نیەمەش هین تورکمانیش دەستی بەسەراگیرێ، ینی یای چییە، تۆبزاوایە، ترکەڵانە، تازەیە، نەفس برارەکانی من بەس ئێستا حالیان لەبەرەوەی قۆت هەیە لەوێ کەس ناڕاتە دەوران بەڵام کە بووە بڕیار بەیانی سبەی قۆت گۆڕانکاری تاگرا ئەوانش دەرەکرێن دەرەوە ئەمە دەست بەسەراگرتنی هەموو ئەرزی کەرکووکە ئەبێ بەم حاڵە بێ ئەبێ جووتیاری کورد لەسەر ئەرز نەمێنێتەوە ئەرزی زراعی بڵێنکە ئەبێ جێ بێلێ بەمانە حەقیقەکەی. ئێستا لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە هەوڵەکانیان سەر کردوێتەوە بۆی کە ئەو تەجمیدەی لەسەر گرێبەستە کشتتوکاڵەکان دانراوە بۆی کە کاری پێ نەکرێ و عەرەبەکان لە بەرژەوەندی خۆیان بەکاری نهێنن ئەوان لە ئێستا کارایان کردوێتەوە و تەجمیدەکان لا بردووە و ئایانەوێ ئەم عەرزە زراعیانە دووبارە لە ڕێگەی گرێبەستەوە بدەن بە خەڵکە عەرەبەکانی کە هاوردە بوو ناتوو نام ناوچانە ئەمەش دەچێتە بابی گۆڕینی دیموگرافیای کەرکووکەوە و جینۆسایدێکی ترە بەرامبەر بە کورد. ئەمەی وزارەتی زراعی ئەنجامی داوە ئەم جارە لێپرساوی ئۆفیسی کەرکووکی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 هەڵوەستەی ورد لەسەر ناوەڕۆکی کۆنووسەکەی کشتتوکاڵی عێراق دەکات و پێی وایە جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتە درێژە پێدەری قۆناغەکانی تەعریبی سەردەمی ڕژێمی بەعسە لە شارەکە. ئەمەی وەزارەی زراعە کردوێتی نادەستوریە و لە هەمان کاتە دژی بڕیارەکانی 2010 کە باسی هەڵوەشاندنەوەی گرێبەستەکانەکە کە بووە هەنگاوێک بۆ تعریبکردنی شاری کەرکووک و ئێستای عادەیەکەنەوە و ئەو بڕیارە هەیە و هەر ئەو بڕیارە کەس نییە دیفاعێکی لێ بکە بە دوواداچوونی بۆ بکە بڕیارەکە هی مالکیە واتە لێرە قەزیەیەکی حتا لە ناو شیعەیە قەزەیەکی سیاسی بەکارهێنن دژ بە یەکتری و ئێستا کارەکانی خۆیانەکەن من ئەمە پێم وایە بەرەو فەوزایەکی تر ئەمان با لە شارەکە ئەگەر بەری نەگرین بەڕاستی وەزعەکە زۆر بە خراپ دەشێتەوە هەم بۆ شارەکە و هەم بۆ ناوچەکە. لە کاتێکدا عێراق بە بۆشایی پەرلەمانیدا تێپەر دەبێت و ئیداری کەرکووکش بارەستەیەکی نەرێنی کار دەکات و بۆشایی ئەم نیش لە شارەکە بوونی هەیە بە پێویست دەزانرێ سەرکردایەتی کورد هەستیارانە مامەڵە لەگەڵ پرسی کەرکووکدا بکات و یەکلایکردنەوەی پرسی خاک بکرێتە ئەولێتی داواکاریەکانی کورد لە سوارچەوەی دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا. وەزارەتەکانی عێراق بۆشایی سیاسی و ئەمنیان قۆستۆتەوە بۆ جێبەجێکردنی شاڵاوێکی نوێی تعریب لە کەرکووک ئەوەی کارەسانی بۆ شاڵاوەش دەکات بوونی ئیدارێکی شکست خواردووە لەم شارە کە هاوکارە بۆ جێبەجێکردنی ئەو تعریبە نوێیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.